سلاوی خی گەورەتان لەبێ من منسوور بڵباسم لە تێک پلسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڤیددیۆیەکی تر لەگەڵتانی لە ڤیددیو ئەم جارەماندا باز لە ناساندن و پێداچوونەوەیکی خێرا بۆ بەهێزترین تابلێتی جیهان دەکەین ئەویش آیپاد پرۆیە بە چیپی M1 کۆمپانیای ئەپل کە ئەم چیپەش بۆ یەکەم جارە لەسەر آیپاد بەکاردەهێنرێت و لەگەڵمان بن لە سەرەتاشدا لەکردنەوەی پاکەتی آیپادەکە دەست پێ دەکەین لەگەڵمان بن ئەگە سەرنجی پاکەتەکە بدەین لە بەشی دەرەوەی داوێنی آیپادەکە هەیەوە کاتێک پاکەتەکە دەکەینەوە لە بەشی سەرەوە بە هەمان شێوە آیپادەکە دەبینین و ئەمە دەیبینن آیپادەکە ئێستا دەری دەکەین آیپادەکە لێرەدا دەنێن و ئەمە ڕێنمایی تایبەت بە بەکارهێنەرانە ڕێنمایی تایبەت بە آیپادەکە و ئەمە بارگاویکەرەوەیەکی دەرچەی تایپسیە بەهێزی 20 وات و ئەمەشیان کێبڵێکی تایپسی تو تایپسیە واتە آیپادەکە پشتگیری لە هەردوو دەرچەی تایپسی دەکات و توانای بارگایبوونەوەی آیپادەکە لەگەڵ کە لەسەری بارگاویکردنەوەکە 20 واتە ئەمە دەیبین آیپادەکە هێ لە بەشی پشتەوە کامێرایەک دەبینین لە بەشی سەرەوە لە دەستە چەپ و لە بەشی خوارەوە دەرچەی پێوەستکردنی کیبۆرد دەبینین واتە تەختەکلیل لە بەشی سەرەوەی آیپادەکە دوگمەی پاوەرمان هەیە لەگەڵ دوو بڵندگۆ و دوو مایک واتە دوانە مایک لە بەشی دەستە چەپ مایکێکی ترمان هەیە و لە بەشی خوارەوەش دەرچەی تایپسی بارگایبوونەوە و دوو بڵندگۆمان هەیە و لە بەشەکەی تریشی دەسەڕاستی آیپادەکە دەرچەی پێوەستبوونی پێنووسمان هەیە و هەم بارگاوی دەکاتەوە و هەروەها دوو دوگمەی سەوت زیادکردن و کەمکردمانەوەتە دەنگ زیادکردن و دەنگ کەمکردنەوە لە بەشی پشتەوەش وەکو گوتمان ئەو دەرچەی لە بەشی خوارەوە هەیە دەرچەی تایبەت بە پێوەستکردنی کیبۆردی ئەپڵە دووبارە سلاوی خی گەورەتان لەبێت چیپی M1 دیزاین کراوی ئەپل خۆیەتی کە دروستکردنەکەی لەلایەن کۆمپانیای ARMەوە جێبەجێ کراوە بۆ یەکەم جار لەسەر ماکبوک پڕۆی 2020 بەکارهات کە سەرسامی کردین بەو هێزە ناوازەیە بە ماکبوک پڕۆی بەخشی بەڕای زۆرینی شارەزایان باشترین و بەهێزترین چیپ بوو کە لەسەر لاپتۆپەکان بەکارهات بێتە تاکو ئێستا بۆ ساڵی 2021 کۆمپانیای ئەپل ئەم چیپە بەهێزی گواستەوە بۆ سەر آیپاد پرۆ بەبوونی ئەم چیپە توانای جێبەجێکردنی آیپاد پرۆ زۆر زیاتر لە آیپادەکانی پێشخۆی وا تابلێتەکانی ڕکابەری بە گوێرە ڕێکۆردەکانی هەڵسەنگێنەری گیگبنچی آیپاد پرۆ بە چیپی M1 1,084,000 خاڵی کۆ کردوتەوە لە کاتێکدا نزیکترین ڕێکۆرد لێەوە آیپاد پرۆی ساڵی پار بوو بە چیپی A15Z کە 723,000 خاڵی کۆ کردبووە آیپادەکە لە ڕووی دیزاینەوە هاوشێوەیە لەگەڵ وەشانی ساڵی ڕابردوو و گۆڕانکاری ئەوتۆی بەسەردا نەهاتەوە ڕۆی پشتەوە و لاتەنیشتەکانی لە ئەلەمنیۆم دروست کراوە درێژەکەی بە نزیکەی 280 میلیمتر و پانیەکەشی 215 میلیمترە ئەستوریەکەشی تەنها 6.4 میلیمترە بارستاییەکەی 682 گرامەکە تا ڕادەیەک زۆرە و دەکرێت دەستەکان ماندوو بکات ئەگەر بۆ ماوەیەکی زۆر بەدەستەوە بگریت لە کاتی نمایشکردنیدا ئەپل بۆ یەکەم جار باسی لە قەبارەی ڕام کرد لە بەرهەمەکانیدا 8 گیگابایت بۆ هەر سێ بیرگەی 128 و 256 و 512 گیگابایت و 16 گیگابایت ڕام تەنها بۆ بیرگەی 1 تێرابایت و 2 تێرابایت ئەمە ژمانەی ئەوەیە دەتوانیت چەندین نەرمەواڵەی جیاواز لە هەمان کاتدا بەکار بهێنیت بەبێ ئەوەی آیپادەکە تووشی خاوبوونەوە بێت یان نەرمەواڵەکان دابخرێنەوە آیپادەکە بە دوو قەبارەی ڕوونما بەردەستە یەکەمیان 11 ئینجە کە ئێمە لە بەردەستماندایە و دووەمیشان 12.9 ئینجە وەشانی 12.9 ئینج ڕوونماکەی لە جۆری لیکوید ڕێتینە XDR و 11 ئینج سوپەر ڕێتینایە و خێرایی هەردووچیان 120 هێرتزە وەشانی 11 ئینج دایۆدەکانی لە LED ئاسایی پێکاتوە کە ژمارەیان 72 دانێ و ئەو پەڕەی ڕووناچەکەی دەگاتە 600 نیت بەڵام وەشانی 12.9 ئینج دایۆدەکانی لە مینی LED پێکاتوە کە ژمارەیان دەگاتە 10,000 دانە ئەمەش ڕوونی ڕووناچێکی زیاتر دەداتە ڕوونمایەکە ئۆپەر ڕووناچەکەی دەگاتە 1000 نیت هەروها پشتگیری لە تەکنەلۆژیای Dolby Vision HDR دەکات کە ڕەنگەکان بە شێوەیەکی قوڵتر و باشتر نیشان دەدات
دەرچی ئایپادەکە USB-C کە لە هەمان کاتدا وەکو تەندەربۆڵت کار دەکات بەکاردێت بۆ بارگاویکردنەوەی ئامێرەکە و گواستنەوەی داتا بۆ ناوی و بەستنەوەی بە مۆنیتەری دەرەچی. لە ڕووی توانستی پاتری و کۆمپانیای ئەپل خۆی ئاماژە بە توانستی پاتری بەرهەمەکانی نادات، بەڵام بەپێی زۆربەی سەرچاوەکان وەشانی 11 ئینچ نزیکەی 7600 ملی ئەمپێرە و وەشانی 12.9 ئینچ زیاتر لە 10750 ملی ئەمپێر و توانای بارگاویکردنەوەی ئەم ئایپادە بەهێزی 20 واتە و بەرگەگرتنی هەردووچەند بۆ بەکارهێنان نزیکەی 10 کاتژمێرە بۆ بەکارهێنانی ئاسایی کە ئەمەش ماوەیەکی زۆر و باشە و دەکرێت بە ئاسانی بەرگەی 2 ڕۆژ بەکارهێنان بگرێت. هەرچی دەربارەی کامێرای سەرەکی ئەم ئایپادەیە لە بەشی پشتەوەی 12 مێگاپیکسلە دەرچەی کرانەوەی f1.8 و کامێرای دووەمیشی 10 مێگاپیکسلە کە لە جۆری گۆشە فراوانە و بە فراوانی 125 پلەوێنە دەگرێت. دەرچەی کرانەوەشی f2.4 توانای ڤیددیۆگرتنی بە 4K 60 fps یان 1080p 240 fps هەیە و هەستەوەری TOF 3D لیدەریش وەکو خۆی ماوەتەوە کە بۆ وێنەگرتن بە شێوەی سێ-دوودی بەکاردێت. کامێرای سەلفیەکەشی هەر 12 مێگاپیکسلە و دەرچەی کرانەوەشی f2.4 بەڵام ئەوەی نوێی تێیدا ئەوەیە کام جارە لە جۆری گۆشە فراوانە و بە فراوانی 122 پلەوێنە و ڤیددیۆ دەگرێت، هەروەها بە شێوەیەکی خۆکار سەرنج دەخاتە سەر دەموچاوەکان و دەیانهێنێتە پێشەوە. بۆ نمونە ئەگەر لە کاتی پەیوەندی تەلەفۆنیدا بە تەنها خۆت لە بەرامبەر ئایپادەکە دانیشت بیت ئەوە سەرنجی تەواوەتی لەسەر دەموچاویتەوە و هێنراوەتە پێشەوە بە شێوەیەکی خۆکار، بەڵام کاتێک کەسێکی دیکە دێتە تەنیشتت ئەوە وێنە یان ڤیددیۆی فراوانتر دەبێت و سەرنج دەچێتە سەر دەموچاوی ئەویش. iPad Pro M1 لە ئێستادا لە M-Center بەردەستە بە نرخی 779 دلاری ئەمریکی بۆ وەشانی 11 ئینچ بە بیرگەی 128 گیگابایت و وەشانی 11 ئینچ بۆ بیرگەی 256 گیگابایت نرخەکەی 889 دلاری ئەمریکیە. هەرچی دەربارەی وەشانی 12.9 ئینچیشە بۆ بیرگەی 128 گیگابایت نرخەکەی 1059 دلاری ئەمریکیە و بۆ بیرگەی 256 گیگابایتیش نرخەکەی 1159 دلاری ئەمریکیە و وەشانی بیرگەی 1 تێرابایت و 2 تێرابایت لە ئێستادا لە بازاڕەکاندا بەردەستنی بۆ فرۆشتن. بیرتان نەچێت لایک و سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و ڤیدیۆکانمان شێر بکەن بۆ ئەوی زۆرترین کەس سوودی لێوەرگرێت. تا ڤیدیۆ داهاتوو هەر بمێنم بەخێر و خۆشی و خواتان لەگەڵ.